لە ڕاستیە ئێوە خۆتان نەزانن ئەم هێرشانە باگراوندێکی مێژووی هەیە ئەوە چەندین ساڵە لە هەشتاکانەوانێ دەوڵەتی فاشستی تورکیا بە هەموو حیزبەکانیانەوانێ ئەم ئۆپراسیۆنیانیان تاقی کردوێتەوە لەسەر گەریلا لە ڕابردوودا خۆتان ئەزانن کە لەسەر زاب هێرش و پەلاماری زۆر گەورە هەبوو بەڵام بە شێوەیەکی زۆر ئابروبەرانە دەوڵەتی فاشستی تورکیا تێکشکە لە نزیکترین هێرشیشیاندا بۆ سەر مەتینا و بۆ سەر هەفتانین و بۆ سەر گارە دەوڵەتی فاشستی تورکیا زۆر خراپ گەریلاکان تێکیان شکان و هەتا ناچار بوو بۆی کە گازی کیمیایی بەکاربێنێ دەوڵەتی تورکیا کاتێک کە تۆ چەکی کیمیایی بەکارێنی یعنی چەکەکانی ترێ بێکاریگەرە ئەم چەکەش خۆتان نەزانن چەکێکی ناقانونیە لە جەنگە بۆیە هێرش و پەلامارەکان بەڕاستی مەترسی بۆ سەر هەرێمی کوردستانەیە چونکە دەوڵەتی فاشستی تورکیا دەوڵەتێکی فراوان خوازە دەوڵەتێکی تەماحخوازە دەوڵەتێک ئەوێ سەرچاو ئابوووریەکانی هەرێمی کوردستان بە عێراقیشەوە داگیر بکە ئەزمون پێمان ئەڵێ ئەزمموی شەڕی ڕابردوو ئۆپراسیۆنەکانی ڕابردوو پێمان ئەڵێ کە هەمیشە ئەم لەشکرە دڕندەیە تێکشکاوە بەڵام چونکە ئەمانە حیان بە خۆیان نییە چونکە خاوەن بیرکردنەوەیکی عەقڵانی نین چونکە خاوەن بیرکردنەوەیکی استراتیژیانە نین ئەبینین هەمیشە ئەم ئۆپراسیۆنانیان دووبارە ئەکەنەوانێ کە تۆ هەمیشە شکست ئێنی یعنی چۆن ئەزمون لە ڕابردوو وەرناگریت و نایت ڕێوەڕێبازێکی تر تاقی بکەیتەوە لە ڕاستیە ڕێوەڕێبازی ئاشتیانە چارەسەری کێشەکانی تورکیا و دۆزی کوردەکان لە تورکیایە چونکە وەکو وتمان ئەزمون سەلماندوێتی کە شەڕ ڕێگەچاری دروست نییە بۆ کێشە و مەشاکیلەکانی نێوان گەلان هەمیشە ئاشتی بە دوایە هاتووە دەوڵەتی تورکیا ئێوە ئەزانن دەوڵەتی تورکیا ئەگەر هێڵی خیانەت پشتیوانی نەکات ناتوانێت بەو شێوە بێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە چونکە ئەو پێشێلکردی سەروەری خاکی هەرێمی کوردستان و سەروەری خاکی عێراق لە ڕووی قانونیەوە بەپێی هەموو قانونە نێودەوڵەتی و ناوخۆیەکانی عێراقیش بەداخەوانێ هێڵی خیانەت ڕۆڵێکی زۆر خراپی هەیە بە تایبەتی پدک خۆتان ئەزانن پەدەکە دەورێکی زۆر نێگەتیڤ لەسەر گوندنشینەکان ئەبینێ گەماروی یاون گەمارویە خاتە سەر ناوچەکانی گەریلا لە کاتێکە دەوڵەتی فاشستی تورکیا کوردی باش و کوردی خراپ ناناسێ ئەو لە هەنگاوی یەکەمە کوردی باش لەناوە بە لە هەنگاوی دووەمە کوردی خراپیش لەناوە بە ئەو کە لە تورکیا ناهێڵێ کورد بە زمانی کوردی قسە بکە سەرکەوتن بەدەست بێنێ لەم ئۆپراسیۆنانەیە بێگومان بۆ قوڵایی هەرێمی کوردستانیش هێرش ئەهێنێ نایەڵێ کەس بە کوردی قسە بکە نایڵە جلوبەرگی کوردی قسە بکە نایڵە موزیکی کوردیە بێ لەسەر موزیکی کوردی لە تورکیا گەنجی ئێمەیان تیرۆر کردووە و کوشتووە لایەنە سیاسەکان ئەبێ ئەوە بزانن کە ئامانجی تورکیا تەنیا شاخەکان و تەنیا پەکەکە نییە باوکو ئامانجی تورکیا لە ناوبردنی هەرێمی کوردستانیشە کوردیشە ئەوێت تەنیا چۆن لە باکووری کوردستانە قوروچی هەیە و جاشی هەیە ئەوێ هەموو کەس کات بە جاشی خۆی بکە بە خزمەتکاری خۆی و بە بەکرێکی جیراوی خۆی کوردێکی ئازاد و دیموکراتی نایە کوردێکی نایە خاوەن ئابوووریەکی بەهێز بێ خاوەن سیاسەتێکی بەهێز بێ کوردێکی ناوێ یەکێتی هەبێ لە نێوانیانە بۆیە ئێمە پێویستە یەکێتی خۆمان بەهێز بکەین هەمومان بەیەکەوانێ بەیەکەوە هەوڵ بین ئەم ئۆپراسیۆنە تێک بشکێنین چونکە بەڕاستی ئیتر لە گارە تێکشکاوە لە هەفتانین تێکشکاوە لە شەنگال پیلانەکانیان تێکشکاوە لە قامیش لۆ خۆتان ئاگاتان لێ هاوزەمانە لەگەڵ ئەمەیە پیلانەکان تا ڕادەیەکی باش تێکشکاوە تێکشکانی ئەم ئۆپراسیۆنە هەمەلایەنەی سەر زاپ و سەر هەموو ناوچەکانی تر ئاڤاشین و مەتینە ئەمە ئەبێتە مای ئەوەی کە ئیتر دەوڵەتی تورکیاش ئەبێ هۆش بەوەرخۆی بێنێتەوانێ ئەم تێکشکانە بێ گەل و گەریلا بێبێ ئەبێ لایەنە سیاسەکان هەڵوێستی جددیان هەبێ گەلی ئێمە لە ئەوروپا لە ناو خۆ ڕۆشنبیران نووسەران هونەرمەندان گرنگی بەم ڕۆژەفە بن ئەو ڕۆژەفەی دروستیان کردووە مەسەلەی قورئان دڕاند و مەسەلەی سەما و مەسەلەی هەندێک شتێن سەماکردنی کوڕ و کچووەمانە هێنایانتە پێشەوە بۆیە ئەم ئۆپراسیۆنانە لە ناوبەرن گۆڕینی ڕۆژەفەکانە گەلی ئێمە ئەبێ بزانێت هەتاکو ڕژێمی فاشستی تورک تێک نەشکێت گەلی کورد ناتوانێت بە ئاشتی و ئارامی لە ناوچەکەیان بشی بەداخەوانێ
هێڵی خیانەت ڕۆڵێکی زۆر خراپ لەم بینە ئەجێڕێ ئەبێ هەمومان پێکەوانێ هێڵی خیانەت شەرمەزار بکەین داگیرکاری شەرمەزار بکەین بۆی بتوانین پێکەوانێ ئەم هەر یەکەمان پشکمان هەبێت لە تێکشکانی ئەم ئۆپراسیۆنە دڕندانەی دەوڵەتی فاشستی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان.